پێشمەرگە و ئاسایش و پۆلیسی گەرمیان تەواوی ئەم ناوچانەیان کۆنتڕۆڵ کردووە کە نزیکە لە حەشارگەی تێرۆریستانی داعشەوە. دروستکردنی ئەم پشتێنە ئەمنیە بۆ ڕێگریکردنە لە دزەکردنی تێرۆریستان بۆ سنوورەکانی گەرمیان و ناوچەکانی تری هەرێمی کوردستان. ئەو چەکدارانی داعش کە لیان دراوە پەرتەوازە ئەبن ئێمە لێرە بربەسێکی باشمان دروست کردو بۆی دەزەنەکە لە ناوچەکانمان و لە هەموو لایەکشەوە ئێمە هێزی باشمان داناوە، نقطەی باشمان داناوە، احتیاجی خۆمان وەرگردووە بۆ ئەوەی هێزە جارێکی تر دەزە نەکەتە ناو سنوورەکانی ئێمەوە بۆی بەباشی وەڵامیان بدەینەوە. ناوچەکە فراوان و سەختە. دوای ئۆپەراسیۆنەکەی سوپای عێراق بۆ سەر حەشارگەکانی داعش لە زنجیرەچیای غەڕە و پەڵکانەی باکووری خورماتوو، مەترسی دزەکردنی تێرۆریستە پەرتەوازەبووەکان بۆ ئەم ناوچانە زیاترە. بە درێژایی دەیان کیلۆمەتریش ئەم هێزانە بە شەو بە ڕۆژیش بۆ ڕێگری لە هەر هەڕەشەیەک چاوکراون. ئەم هێزە لە ئێستادا ئەمێنێتەوە بۆ کاتێکی نادیار و ئەرکی ئەوەتانێ ئەم ڕێگایانە بپارێزێ و سنووری ئەو سنوورە بپارێزێ کە کەس خەڵک داعش دزە نەکاتە ناو سنووری هەرێمی کوردستان و لە هەمان کاتە ئەم هێزانە بۆ هەندێک ڕێگری و چەتەیی هەندێک خەڵک لە نێوانی سەنگا و بۆ گەرمیان بۆیە ئەو هێزە لە ئامادەباشییان و لە بەبەردەوام لەم سنوورن بۆ پارێزگاریکردن لە سەرماڵی هاوڵاتیان. پاراستنی ئاسایشی ناوچەکە و سەرماڵی هاوڵاتیان ئەرکی ئەم هێزانەی ئاسایش و پۆلیس و پێشمەرگەیە کە بەردەوام کێوماڵ و خاڵی پشکنینی سەر ڕێگاکانیشان هەیە. زانیاریەکانی ئەوان وایە کە داعشە پەرتەوازەکان بە دوای مۆڵگەدا دەگەڕێن، بەڵام لێرەوە ئەو بوارەیان پێنەدراوە. بەبوونی هێزەکانی پۆلیس و ئاسایش و پێشمەرگە لە تەواوی ئەم سنوورانەدا جگەلەوەی هەموو دەرگاکانی دزەکردن لە تیرۆریستە پەرتەوازەبووەکان دەگرێت، ئەو پەیامەش بە هاوڵاتیان دەگەیەنێت کە سەرماڵیان بە تەواوی پارێزراوە. سامان کەریم کورد، چاد نیوز، سنووری خەزای کفری.